ساعات شغلي با فرقيات ده هاي يعني با نرف وقت باشي حتى بانجز بده نانویتم ساعت 10 و 11 امشنيت انا سركاري وشاشه جي عزل كاينو نسبة شولي في موسم مبردانه بانكانه يعني باش الحمد لله. وقتی هی رمضان ام وقتی عادی ام هر تنسا شول خود یعنی شول خو هر شول اگه خاصة شول مالا مثلا وقتی ابد مراشحان یت مطبخ نه همی گاوا خراد بن ادبن ام چد یعنی هر قیاسک بت ام چد یعنی رمضان ام جیب دل خودین و تعامل مجیل عالمی خوشه و ام مساعد عالمت یعنی بارگه پارج نبت ام فی سبیل الله بجن طریق خود دا بلا به پارجی مشکل نینه ام هاری کاری عالمت یعنی بازار زۆر باش و پاشنیوڕانی بەڕاستی بازار کە بژایتەوە بەبوونەی جژنی ڕەمەزانێ بازار ئەو سێ چار ڕۆژانە بڕوا بکە دەخەم عاشش درانیە بازار زۆری فەرق کردە دەکا 5 ڕەمەزانە و 6 ڕەمەزانە و 10 ڕەمەزانە ئەوانە بەڕاستی بازار ئێستا فەرقی کردیە بەس هیوادارم جۆش و خۆشتری زیاتریش پێوە بی و نیوی ڕەمەزانی شتێپەڕەوە خەکان بە شەو دێنە بازارکردن و سەردانی شوێنە نەگەشتی و سیاحی و ناو بازار و سەردان و پەیوەندی کۆمەڵاتیەکان ینی بەگشتی و هەموو بوارەکان کە تا دانی برێن شەوەکان چونکە خەڵکی بە ڕۆژ هەم هیلاک و خەریکی عیبادەت و تاعەتی خۆیتی ئیشەکانی زیاتری خستە شەوێ ئەلحانیش وەکومە چایخانەمان هەیە خەڵکی جیاواز لە شەوانی پێش ڕەمەزان زیاتر دێنە دەرێ و نظام کوبانی هم کار دکن و در صد کسن نفداران پاک دکن هم دغازه ملت یعنی گمار ماماری خواب باشه چند که حاویجی هنه گی هنه هم آلی کاری ملت را دکن هم دغازه ملتی آلی کار به و نفدارا هم نغازه گماری ببه و ارینا جیا که سیرانه دکوبانه ده منات واره کیف خوش ببه بازار ما چیکری هم بازار خوشه نه که خلق بازار ما چینا که می خلق بازار ما خرابه که هنه که هر چیک منه که تو چیک هنه که اولی میدن چیک و بازار ما بخواد چی ببه